پاشەوەی ئیسرائیل بۆردومانەکانی لە غەزە بۆ سەر ئامانجەکانی حەماس دەست پێکردەوە، کۆمەڵێک بنەماڵی فەلەستینی لە نەخۆشخانەی شەیدانی ئەقسا لە دێربەلەح بەدیار تەرمی کەسوکارەکانیانەوە بوون کە لە هێرشی ئەم دوای ئیسرائیل بەرکەوتو بوون. هەندێکیشیان بەردەوام بوون لە هەڵاتن. ئەمریکا دووپاتی کردەوە کە ئیسرائیل بەدەم داخوازیەکانەوە دەچێت بۆ کەمکردنەوەی قوربانیەکان لە ڕزی هاوڵاتیانی مەدەنیدا. نەخشەیەکیان لەسەر ئۆنلاین بڵاو کردەوە بۆ ئەو شوێنانەی کە خەڵک دەتوانن بۆی بچن تا لە شەڕەکە پارێزراو بن. کەم سوپای مۆدرن هەیە بەو شێوەیە ڕەفتار بکات. مەبەستم بڵاوکردنەوەی نەخشەکانیان بەم شێوەیە. بەڵام ئیسرائیل و حەماس هێشتا دوودڵن لە دانوستاندن لەسەر ئاگربەستێکی نوێ و ئازارکردنی بارمتەی زیاتر. شکستی هێنا لەبەر ئەوەی حەماس ئامادە نەبوو ڕەتی کردەوە لیستی زیاتری ژنان و مناڵان بەدەستەوە بدات کە ئێمە دەزانین گرتویانن، تاوەکو بیان خەینە لیستەکەەوە تا ئیسرائیل بتوانێت هەڵسەنگاندنی بۆ بکات و ئێمەش بتوانین ئاڵوگۆڕیان بکەین. راپۆرتێکی نوێی ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئاماژە بەوە دەکات کە ئیسرائیل پێشتر ئاگاداری پلانەکەی حەماس بۆ ئەنجامدانی هێرشە تیرۆریستەکەی حوتی مانگیدا، بەڵام ئەو پرسیارانەی کە وتارەکە دەیخاتە ڕوو پێویستە لە کاتی دواتردا وەڵام بدرێنەوە. ڕۆن دێرمەر وەزیری کاروباری ستراتیژی ئیسرائیل بە ABC وتووە: دوای زەنگەکە لێکۆڵینەوەیکی ڕاستەقینەمان دەبێت. زۆر گرنگە لە ماوەی جەنگدا هەموو هێزەکان یەک بخرێن بۆ بەدیهێنانی ئامانجێکی هاوبەش کە هەمومان هەمانە. ئەویش هەڵەشانەوەی توانە سەربازەکانی حەماس بۆ کۆتایی پێهێنان بەدەسەڵاتی سیاسی حەماس لە غەزەیە. لەوەش دڵنیابین کە غەزە نابێتە هەڕەشە بۆ سەر ئیسرائیل، هەروەها گەڕانەوەی بارمەتەکانیش. بە بۆچوونی دێرمە لە ناوبردنی حەماس دەرگای ئاشتی ناوچەکە کات. لە چوارچێوەی ئەو ئاشتیە هەریمیە دەبێت بزانی چۆن دەتوانین خۆمان بخەینە سەر ئاراستەیەک بەرەو یەکلاکردنەوەی کۆتایی سیاسی لەگەڵ فەلەستینەکاندا. هەروەها وتیشی ئیسرائیل هاوڕایە لەگەڵ ئەمریکا لەسەر پێویستی کەمکردنەوەی قوربانیانی هاوڵاتیانی مەدەنی لە غەزە و زیادکردنی هاوکاریە مرۆیەکان. بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدێراس، VOA نیوز لە واشنگتنەوە.